یەکێتی نیشتیمانیم ئایندەم هەواداریم بابەری شۆڕشینم هەوەندیری یەکسان یەکێتی نیشتیمانی. یەکێتی نیشتیمانی کوردستان با زمانێکی نەرم و با شێوەیەکی شارستانی کەمپینی بانگەشەی هەڵبژاردنەکەی لا سەرتاسەری کوردستان بەڕێوە دەبات و مەبەستێتی نمونەیەکی دیاری بانگەشەیەکی ئارام و هێمن پێشکەش بکات. لیستی 105 یەکێتی وەک بایەخدانێکی زیاتر بە توێژی گەنجان بۆ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی بەرچاو گەنجی کاندید کردووە و دەیەوێت لەم ڕێگەیەوە تیمێکی کارا و بەهێز بنێرێتە پەرلەمانی کوردستان. هەلی کار دۆزینەوەی کار بۆ گەنجان و بەشداری پێکردنی گەنج ئێستاش ئێمە ئەبینین کە کاندیدین لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕۆڵێکی بەرچاومان هەیە. ئێمە هێزی گەنجانین لەبەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەم پاڵپشتی گەنجانە هەم پشتیوانی گەنجان دەکا کاریش ئەکا بە پێی بەرنامەکەی بۆ ئەوەی کار دۆزێتەوە بۆ گەنجان. لە مێژووی کاری سیاسی و حکومڕانی یەکێتیدا بەردەوام پێگەی گەنجان پێگەیەکی بەهێز و پارێزراو بووە و زۆر جارەم حیزبە لە زۆربەی پرسە گرنگ و چارەنووسازەکاندا پشتی بە توانە و بۆچوونی گەنجان بەستووە. جگە لەوەش دەرفەتی ڕەخساندووە بۆ ئەوەی گەنجان بەشدارێکی ڕاستەقینە لە هەموو جومگا گرنگەکاندا بکەن. جێگای خۆشبەختی و دەستخۆشیە بۆ لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان کە کۆمەڵی گەنجی کاندید کردووە کە بتوانن خزمەت بکەن چونکە گەنج تاقەیەکی باشتری هەیە بۆ خزمەتکردن. بەشداری بەرچاوی گەنجان لە خولی داهاتووی پەرلەمانی کوردستاندا بە تایبەت لە نێو لیستی 105 یەکێتی ئاماژەیەکی ئەرێنیە بۆ ئەوەی خولی داهاتوو جیاواز بێت لە خولەکانی پێشووتر بە جۆرێک کە گەنجان بتوانن توانای ڕاستەقینەی خۆیانی تێدا دەربخەن. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.